ئاری یەکێک لەو کەسانەیە کە ساڵانێک لەگەڵ لانەیە بەیەکەوە هاوکار بوون پێم خۆشە ئاری تۆ قسە لەسەر ئەوە بکەیت کە لانە و بەگشتی ئەو کەسانەی کە لە دەستگای میدیای کورساتە کاریان کردووە لە میدیایەکی بە حورمەت چ میراتێکیان بۆ ئێمە بەجێ هێشتووە و ئەو میراتە چۆن ئێمە لەسەری بەردەوام بین و کاری پێ بکەین دەستخۆش بۆیەوە بەڕاستی من ینی زۆر جارەوەی کە ئێستا لێرە قسەی پێ نەکرێت ڕەنگە هیەوە نەبێت کە نەتوانین چەند وشەیەک بڵێن لەسەر هاوکارمان لانە هیەوە بێت کە لە گەروی هەمومانە فلمێسک و گریان پەنگی خواردووە من هەر لەم سۆدەی کە ئێستای بین لێرە 2000 بەردەوام لەگەڵ لانەیە کردووەکە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئێمە ماوەی 5 ڕۆژە کەمپین دەکەین لانە بۆ خۆی یەکێک لە بەشدارانی کەمپینەکە هاوکارێک بووە من تەنها ئەمێ ئەوە بڵێم کە خەڵکێکی زۆر هێرشێکی زۆر ناڕەوا دەکاتە سەرمان یەکە بە یەکەی کارمەندانی دەستگای میدیای کورسات و ئاڕاستەی کورساتی دەکات دەڵێ کورسات بێوەفا بوو کورسات بێوەفا نەبوو کورسات پەیامەکەی لانەی گەیەت کورسات ئەگەر لانە خۆی لە ژیاندا بمایە لە نێو کەمپینەکەدا ئەو ڕۆڵەی دەجێڕا بریا ئێمە ئەمڕۆ لێرە بەجلی ڕەشەوە نەبووینایە بەجلی ڕەنگاو ڕەنگ و جلی کوردی و بووینایە لانە خۆی لێرە باە سەرکەوتنی کەمپینەکەمان ڕابگەاندە کە دڵنیام ئەوە خەونی لانە بوو ئێمە لە نێو کەمپینەکەدا ڕۆحی لانە لە ناوماندا بوو من ئەمە زۆر بە کورتی پەیامەکانم بگەێنم و حەقی خۆش بازانم زۆر لەگەڵا هاوکارم بەڵام نامێ حەقی هاوکارانم لێرە تا جوابی پرسیارەکەی منشی تێ هەڵکێش بێتمان جوابی ئەوەش ئێمەوە دڵنیام ئەگەر لانە لێرە وایە ینی خۆزگە لێرە وایە بۆ ئەوی کە سەرکەوتنی کەمپینەکەمان ڕابگەیانە دەستگای میدیای کورسات لەبەرەوەی خەمێکی گەورە دوو خەمی گەورە لە ئەستۆیدا بوو خەمی لە دەستدانی لانە و ڕۆڵە جوانە مەرگەکەی خەمی کوردانمان لە ڕۆژاوای کوردستان ئەمە وای کردێمە ئەو پەیامی لانە کە چەندین جارێمە لە نێو خێزانی کورسات لە نێو خێزانێکی بچکۆلەی کورسات کە پرۆگرامی ڕۆژێکی نوێی ئێمە چەندین جار لەسەر مێزدا کۆبینێتەوە بیڕامان ئاڵوگۆڕ کردو لەسەرەوەی چۆن بتوانین کەمپین سەرخەین چۆن بتوانین یادی ئەنفال هەڵەبجە هەموو ئەو مەینەتیانی کە بەسەر گەلی کووردا هاتووە لانەیەک بە لە خەمخۆرەکان کە بەردەوام پێشنیاری هەبووە من ئەمڕۆ لێرە نامێ بە یادی دڵی هاوڕێیانم خێزانەکانیان برینەکانیان بکولێنینەوە هەریەکە لە ئێمە دنیای یادگاری خۆش و ناخۆشی لەگەڵ لانەدا هەیە بەڵام من دەمەوێت لێرەوە ئاڕاستی قسەکانم بۆ تۆڕە کۆمەڵاتەکان بۆ زۆرێک لەو میدیایانە بکەم کە بێ گوێدانە ئیتیکی کاری ڕۆژنامەوانی هەل لە خۆیانەوە پەل داهێوشن قسەی زۆر نابەجێت یعنی ئەوەی کە دوورە لە ڕاستی ئەوانە دەکەن زۆر جار خەڵکیش ئێمە بێوەفانین ئێمە هەڵگری پەیامەکەی لانین ئەوەی کە دەمانەوێت درێژە پێدەری پەیامەکەی لانابین ئەوەی کە سەبارەت بە پرسیارەکەی تۆش سەحر ئەوەم لە تۆ کرد کە ئاری ئێمە چۆن نەتوانین ئەو میراتە جوانەی کە لانە و هەروەها ئەو کەسانەی کە جوانە مەرگ بوون لە دەستگای میدیای کورسات چون ئێمە هەموو هاوکارانەی کە لەم دەستگایە لە دەستماندان هەمویان جوانە مەرگ بوون بەڵام لەگەڵ ئەوەیە خۆیان سەلماندیان کە لە میدیایەکی سەربەرز و بە حورمەت بە حورمەتانە کاریان کردووە چۆن لەسەر ئەو نەریتە ئێمە لەسەر ئەو نەریتە سەرفرازە لەسەر ئەو نەریتە بە حورمەتە ئێمە بەردەوام بوو بە درێژەدان بەکاری میدیایی ئەوەی کە ئێستا لە چاوی هەرێکە لەم میدیاکارانی لێرای بینی بە پێشکارە بە پشتی کامێراوە هەمووی دڵنیام ئەیانەوێت درێژە پێدەری ئەو ڕێبازە بن کە ڕێبازی ئیتیکی کاری میدیایی کار دەکەن لێرە و بەڕاستی ئەمە قسەیەکی تریشکەم خۆشەویستان ئێمە پێشکارەوانی کە لە بەردەم شاشینەوانی کە دەبینرین ئەگەر ئێمە یەکەم کەزمی ڕخنەمان هەبێ بڵین میدیاکەمان بۆ خەتی ڕەشی نەکردووە ئەبێ ئێمە بینەوە قسانە بکەین بەڵام ئێمە دەزانین بە خەتی ڕەش تازە لانە نایەتەوە دەزانین بە لۆگۆ ڕەشکردن تازە نایەتەوە بەڵام ڕۆحی لانە هەمیشە لە دڵماندا دەمێنێتەوە تکایە بە بەس بێ کولانەوەی برینی ئێمە وەکو هاوڕێیانی کولانەوەی برینی بنەماڵەکەی کە من دنیای شت هەیە بەڵام نامێ کاتی زیاتری هاوکارانم سپاس بۆ تۆ مەمنون